برنامه امروز برای تشکر و قدردانی بنده از تمام عزیزان، مسئولین محترم حکومتی، مسئولین احزاب و همه فعالین اقتصادی، سیاسی، فرهنگی، دانشگاهی که در مدت حضور 3 سال و 4 ماه بنده در سلیمانیه به عنوان سرکنسول جمهوری اسلامی ایران همه نوع همکاری، پشتیبانی و همراهی رو با سرکنسولگری جمهوری اسلامی ایران داشتند. ئەم بەرنامەیە بۆ سپاس و پێزانینی خۆمە بۆ هەموو کەسایەتیە حکومیەکان، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان و هەروە نوێنەری یەکە ئیداریەکان و نوێنەرانی بازرگانی و کەسایەتیە بازرگانی و ئابوووریەکان کە لە ماوەی تەمەنی 3 ساڵ و 4 مانگی بوونی من لە وەکو سەرکۆنسۆڵ لە سلێمانی هەموو جۆرە هاوکاریەکیان لەگەڵ منە هەبووە. بە سپاسەوە. در 3 سال و 4 ماه گذشته بنده و همکارانم در سرکنسولگری جمهوری اسلامی ایران با همراهی و همکاری همه عزیزان تلاشمون این بود که در راستای خدمت به مردم اقلیم کردستان، مردم ایران، اتباع ایرانی که در سلیمانیه و اقلیم کردستان حضور دارند و کمک به تقویت و توسعه روابط در ابعاد مختلف تلاش بکنیم و خدمت بکنیم. هەوڵی من لە ماوەی ئەم 3 ساڵ و 4 مانگە ئەوە بوو کە بە شێوەیەکی چڕوپەڕ هاوکاری و یارمەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێران بین و بتوانین خزمەتێکی لەبەرچاو بکەین بە هەموو هاوڵاتی ئێرانیانەی کە لێرە بوونیان هەیە بە شێوەیەکی گشتی و چڕوپەڕ. علیرغم سختی‌ها و دشواری‌ها، بحران‌ها و مشکلات سیاسی در عراق و اقلیم کردستان، بحران سخت کرونا با همکاری خوبی که بین مسئولین دو طرف جمهوری اسلامی ایران و اقلیم کردستان عراق و به خصوص در حوزه سلیمانیه برقرار بود، ما توانستیم همکاری‌ها و روابط رو به ویژه در ابعاد اقتصادی و تجاری پیش ببریم و توسعه بدیم. سەرەڕای هەموو سەختی و ناخۆشیەکە سیاسیەکان و هەروەها ئابوووریەکان و هەروەها ماوەی سەختی کۆرۆنا کە ئەو بارودۆخە تەواو سەخت بوو، ئێمە توانیمان بە هاوکاری هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەتایبەت پارێزگای سلێمانی بتوانین برەو بە هەموو پەیوەندیەکانمان بەتایبەت پەیوەندی ئابووری و بازرگانەکانمان بدەین. مرزهای جمهوری اسلامی ایران با اقلیم کردستان به خصوص 6 مرز مشترک ایران و حوزه سلیمانیه جزو فعالترین بانشادترین مرزها در 3 سال گذشته به ویژه در دوره 2 سال اول بعد از کرونا بودند. هەموو سنوورەکانی عێراق لەگەڵ ئێرانە کۆماری ئیسلامی ئێران بەتایبەت ئەو 6 مەرزە هاوبەشەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە یەکێک بوون لە چالاکترین هەرە چالاکترین مەرزە چالاکەکانی نێوان هەردوو وڵات بەتایبەت لە ماوەی 2 ساڵی دوای کۆرۆنادا. تلاش ما این بود که در حوزه اقتصادی و تجاری با برگزاری نمایشگاه‌های اختصاصی با حضور فعال شرکت‌های ایرانی در نمایشگاه‌های بین‌المللی در سلیمانیه کمک بکنیم به این که محصولات با کیفیت و استاندارد ایرانی به بازار اقلیم کردستان و سلیمانیه و به مصرف کنندگان و تجار معرفی بشه و خوشبختانه دستاوردهای خوبی هم در این زمینه داشتیم. هەموو هەوڵی ئێمە لەم ماوەیەدا ئەوە بووە کە لە ڕێگەی بەڕێوەبردننی پێشەنگە نێودەوڵەتیەکان پێشەنگە تایبەتیەکان بتوانین کە کاڵا پڕکواڵێتەکانی ئێران بگەینە هەرێمی کوردستان و سلێمانی و دەستی بازرگانەکان و بە باشترین شێوە بگاتە دەستی کڕیار و خۆشبەختانە لەم ماوەیە توانیمان ئەو کارە بە شێوەیەکی باش بەنجام بدەین.